ئێستا لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران 26 کەس لە نێو بەفرگیریان خواردووە. جاما بم پێتان بڵێم تەندروستیان چۆنەوە لە کوێش ئەو 26 کەسا گیریان خواردووە. هەر لە بەیانیەوە حەوت گەشتیان لە کوێستانەکانی کێلەشین لە سنووری قەزای سیدەکان پەیوەندیان بە 964ەوە کرد و داوای هاوکاریان کرد کە لە دوێنێشەوە لەوێ لە نێو بەفرگیریان خواردبوو. لە دوایەوە ئێستا تیمێکی بەرگری شارستانی دەرچووە بۆەوەی ئەو حەوت گەشتیارە لەوێ ڕزگار بکەن، بەڵام تاوەکو ئێستا ڕزگار نەکراون و تیمەکان چوون بەهانانەوە. لەلایەکی تر بابەتێکی تر هەبوو کە بێسەر و شوێنبوونی چەند شوانکارێک بوو هەر لە سنووری قەزای سیدەکان. من کەمێک پێش ئێستا لەسەر ئەو بابەتە قسەم لەگەڵ ڕەوەند هاودیانی وتەبێژی بەرگری شارستانی سۆران کرد. ئەو باسی لەوە کرد کە سەرەتا پەیوەندیان پێوەکراوە کە 8 شوانکار بێسۆراغن یاخود بێسەر و شوێنن، بەڵام ئێستا سۆراغیان هەیە و شوێنیان دیارە. ئەو شوانکارانە ژمارەیان کە 12 شوانکارە لە کوێستانەکانی لۆلان لە سنووری قەزای سێدەکان لە نێو بەفرگیریان خواردو و ئێستا تیمەکانی بەرگری شارستانی تیمەکانی قایمقامەتی قەزای سیدەکان دەرچوونەوە بۆی بتوانن ئەو 12 شوانکارە ڕزگار بکەن، وەکو ئەوی کە ڕەوەند هاودیانی باسی کردووە. دیارە لێ بەفرێکی زۆر باریوە، نزیکەی مەترێک بەفر باریوە، بەهۆیەوە گیریان خواردو و ئێستادا ئەو 12 شوانکارە ڕزگارەکەن، بەڵام مەڕووماڵاتێکی زۆریان پێکا بە مەبەستی لە وەڕاندن بردووانە بۆ شاخەکان، ناتوانرێ مەڕووماڵاتەکان ڕزگار بکرێت و تەنها شوانکارەکان دێن نەخوارەوە. هەر دەربارەی ئەمە لە سنووری قەزای چۆمانیش بە دیاریکراوی لە گۆمی فێڵاو وا دیارە لەوێش حەوت گەشتیار چوونەتە نێوبەفر و لە ئێستادا لەوێ گیریان خواردەوە، ئەوانش نەیانتوانیوە بێنە دەرەوە. ئێستادا تیمەکانی بەرگری شارستانی دەرچوونە بۆی لەوێش ئەو حەوت کەسە ڕزگار بکەن، بەڵام تاوەکو ئێستا لە کۆی هەر 26 کەسەکە هیچیان ڕزگار نەکراون، بەڵام هەمویان تەندروستیان باشە و پەیوەندیان پێوەکراوە و تیمەکانی بەرگری شارستانی لە ڕێگان بۆی بتوانن بچن ڕزگاریان بکەن.